زینب کناجی و چالکی گامبازکی زینب کناجی ناسراو بە هەواڵ زیلان لە ساڵی 1972 لە گوندی ئەڵمانی سربەشاری مەلاتیایی باکووری کوردستان لەدایک بووە. زیلانە خەتا ڕاستینەی ژیانە کە شێوپی ستارانە خۆداوەنی زاگرۆسانە. لە 24 هەمین ساڵیادی شەید زیلاندا ئێمە وەکو گەنجانی وڵاتپارێز وەکو خەڵکی گەرمیان و بە تایبەتی خەڵکی باشووری کوردستان کە خاوەندارێتی لە شەیدی دیاری گەلەکەمان شەید زیلان کە 24 ساڵ تێپەڕێ بەسەر شەیدبوونی ئەو قارەمانەی گەلی کووردا کە بە گیانی خۆی توانی گەورەترین وەڵام و گەورەترین گورس لە ناوجەرگەی دڵی داگیرکەر بدات. پێیان بسەلمێنێ کە دەوڵەتی داگیرکەر ناتوانێت درێژە بە داگیرکەری خۆی بدا بتوانێت هەر شتێکی بێ بەرامبەر گەلی کورد بۆ بچێتە سەر. دیارە ئێمەش وەکو خەڵکی کوردستان وەکو گەنجانی باشووری کوردستان درێژە پێدەری ئەبێ ڕێبازەکەی شەید زیلان بین. یادی شەید زیلان یادی 24 ساڵەتی شەهید زیلان یەکەم ژنە چالاکی گیانبازی ئەنجام داوە. شەهید زیلان بۆتە نمونە بۆ ژنانی باشوور.